وزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە لە وەزارەتە ئاکتیڤەکان کەوەکو باسی لەوە دەکرێت و بەردەوامی هەم حکوومەتی هەرێم هەم وەزیریش بێگر تاڵبانی ئاکتیڤن چالاکێکی زۆریان هەیە بۆ ئەوەی داخوازی جوتیاران و هەروەها بەربوومە کشتتوکاڵیەکان لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گونجاو و ستانداردێکی گونجاو هەم بخرێنەوە بازارەکەی ناوخۆی هەرێمی کوردستان و ئەو باج و گومرگانی کە پێویستە لە کاتی وەرزە جیاوازەکاندا بۆ بەربوومە کشتتوکاڵەکانی ناوخۆی هەرێمی کوردستان گرنگی زیاتری پێ بدرێت و دوێنێش وەزیری کشتتوکاڵ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیە باسی لێو کرد کە پێویستێکی نوێیان کردووە بۆ پێدانی ئامێر و مەکینەی پێویست بە جوتیارانی هەرێمی کوردستان وەرە ئەمە ڕۆژگرێ بەستێکی نوێیان لە بەرژەوەندی جوتیاران ئەنجامداوە لەسەر ئەم بابەتەیە و پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ بەڕێز هیوا عەلی بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت گفتوگۆی زیاتر دەکەم کاکی وا زۆر سپاس بۆ ئامادەبوونت پلانی نوێی وەزارەتی کشتتوکاڵ چییە و ئەو گرێبەستەی ئەمڕۆ وەزارەتی کشتتوکاڵ ئەنجامی داوە لە بەرژەوەندی جوتیاران چی بووە؟ ئەم کاتان باش سلااوڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرە خۆشەویستەکانی کورسات وەکو بەڕێستان ئاماژەتان پێکردکەوە ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕابەتی خاتوو بێگە تاڵبانی سەرخاڵی جێبەجێکردنی ئەو کارنامە و بەڵێنانێنکەوە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە خەڵکمانداوە کە ئامانسیدا بەهێزکردنی ژێرخانی ئابووری کشتتوکاڵی و دابینکردنی ئاسایشی خۆراک و پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆی زوتیارانی هەرێمی کوردستانە هاوتەری و زیادکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ڕێگەی نزیکبوونەوە و کارکردن لە ڕێگەی شەراکەت لەگەر کردی تایبەت و بەشداری پێکردنی سەرمایه‌گوزاری و ئەو دەرفەتانێکەوە لە کردی تایبەتدا هەیە بۆ خزمەتکردنی پرۆژەی کشتتوکاڵ لە ماوەی ڕابردوو لە کابینەی نوێم هەنگاو ئێمە کۆمەڵێک کار و چاڵاشی زۆرمان کردووە گە نزیکترینەکانتان پێ بڵێمکەوە ئێمە کارمان لەسەری کردیە لە چەند گرێبەستێکی کشتتوکاڵیدا لە تقریبان کەمتر لە مانگێک ئێمە چەندین گرێبەستی کشتتوکاڵی و چەندین یاداشنامەی گرنگوان واژۆ کردووە لە ناوێندا دابینکردنی قەرزی کشتتوکاڵی بۆ پرۆژەکانی کشتتوکاڵی بۆ جوتیاران لەگەڵ بانقی قورتاسی ئیسلامی کە خۆشبەختانە نزیکەی 300 جوتیار و خاوەن پرۆژە ئێستا مامەڵەکانیان لە فەرمانگەکانی کشتتوکاڵدا هەیە هەردوێنێ لەگەر گروپی کۆمپانیای هاڕون واژۆنامەیەشی تر لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ و ئەو کۆمپانیا ئەنجام دەدا کە ڕاست پێدا بۆ دابینکردنی ئامێر و کەلوپەلە کشتتوکاڵیەکانکەوە لەژێر ڕۆژنایی بڕیاری ژمارە 79 حکوومەتی هەرێمی کوردستان وە کۆنووسی پەسەندکرای وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی دارایی و هەروەها وەزارەتی ناوخۆ و میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە چێبڕچێکی زۆر کرا بۆی بتوانین کۆمپانیانە بە مواصفاتی ئەمێری پێشکەوتوی ئەوروپی و جوتیاران ئاشنا بکەین بۆ زۆرە کەلوپەلانی کە پێویستیانە ماوەی ساڵێک ئێمە دەرگامان کردەوە بۆ ئەو جوتیارانی کەوا دەیانەوێ داخوازیەکانی خۆیان بەپێی پێویستی پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن لە 51 ئایتمی کشتتوکاڵی کەلوپەلە کشتتوکاڵیەکان و ئامێرەکان زیاتر لە 32,000 ئایتم تەقدیم کرایە لە ئێستا داواکاریەکان لە فەرمانگەکانی وەزارەتی کشتتوکاڵن کۆمپانیای ناوبرامان ڕاست پاردووەکەوە بە زووترین کات دەست بە هێنانی ئامێرەکان بکات بە قستی درێژ خایەن بڕی ئامێرەکان چەندن کاکیوە؟ سەرجەمی جوتیارانەکات؟ بەڵێ بڕی ئامێرەکان چەندن جۆرەکانیان چۆنە و بەشی تەواوی جوتیارانی هەرێمی کوردستانەکات؟ ئەو ژمارەیەمان سنووردار نەکردیە ئێمە جار یەکەم ئەو هەنگاوی کە دەستمان پێکرد دەرگا ماوەڵا کرد بە شێوەیەکی زۆر ئازادانە جوتیاران سەرپشت بکەین بۆی ئەوان چیان پێویستە بۆ پرۆژەکان بەپێی زۆری پرۆژەکان بەپێی زۆری بەرهەمە کشتتوکاڵیەکان ئەو دەرگا واڵاکردنی ئێمە لەسەر ئاستی فەرمانگە کشتتوکاڵیەکان زیاتر لە 32,000 ئایتمی کشتتوکاڵی لە ئامێر و کەلوپەلە پێشکەوتوەکانی کشتتوکاڵی کە بەپێی داخوازیەکانی خۆیان پێشکەشیان کردیە بەڵام ئێمە بەهۆش نەوەستاین دوا بەدوای سەرخستنی ئەم پرۆژەیە ئەنجامدانی گرێبەستی لێکتێگەیشتن لەگەر کۆمپانیای هاڕون کە ڕاست پێدراوە لە ڕێگەی لیژنەیەشی تەکنیکی هەرسەنگاندنی ئامێرەکانی کە دەتوانین دابینی بکات جوتیاران جگە لەوانەیە کە فۆرمیان پڕکردیتەوە هەموو جوتیارێکی ڕاستەقینە خاوەنکار و خاوەن زەوی دەتوانێت بتوانێت ئامێر و کەلوپەلە کشتتوکاڵیەکان بە قستی درێژ خایەن بۆ ماوەی 5 ساڵ لە ڕێگەی فەرمانگەکانەوە پێشکەشی وەزارەتیش لە ڕێگەی لیژنەی هەماهەنگی و تەکنیکی لەگەر ئەو بانقی کە ڕاست پێدراوە لەگەر کۆمپانیەکە داواکاریەکان جێبەجێ دەکەن. باشە کاکەی وا پێداویستی یاخۆت مرجەکانی
پێدانی ئەو ئامێرانە بە جوتیارانەوە ڕێکارەکانی پێویستە چی بێت چۆن ئەو ئامێر و مەکینانە ڕادستی جوتیاران دەکرێت بەڵێ سەبارەت بۆ بابەتە کۆمەڵێک میکانیزم دانراوە هەروکو باسمان کردکەوە ئەمە جێبەجێکردنی بڕیاری ژمارە 79 ئەنجومنی وەزیرانە لەگەڵ کۆنووسێکی سێ وەزارەتکەوە ڕێکاری بۆ دانراوە هەر کۆمپانیایەک دامەزراوەیەک بیوێ ئامێر و کەلوپەلە کشتتوکاڵیەکان بە قستی درێژخان پێشکەشی جوتیاران بکە لە بەرامبەر ئەوەدا حکوومەتی هەرێمی کوردستان لێخۆشببوونی گومورجی و جگەلەوە بەخشینی تابلۆی کشتتوکاڵی و کۆمەڵی ڕۆتینات هەیە لەگەر ئەو کۆمپانیایە ئاسانکاری دەکاتن بۆی بتوانن بە نرخی گونجاو لە بازار ئەو ئامێران دابین بکەن وە جوتیارانێکەوە جوتیاری ڕاستەقینەن لەسەر زەوی کشتتوکاڵەکانی خۆیان پێویستیەکانی خۆیان لە ڕێگەی فەرمانگە کشتتوکاڵەکان پێشکەش دەکەن و پابند دەبن بۆ ڕێکارە و ڕێنمایانەیەکەوە لە نێوان ئەو کۆمپانیایی کە ڕاست پێدراوە لە نێوان ئەو میکانیزمانێکە وەزارەتی کشتتوکاڵ دابینی کردووە لەگەڵ بانکەکە بەیەکەوە هەموو دەتوانن سوودمەند بن لە پرۆسی دابینکردنی ئامێرەکان. باشە کاگارون هەتبینیمان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی حکوومەت و هەروەها وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بە بازارکردنیکی باشیان کرد بۆ هەناردەکردنی هەناری هەڵەبجە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بە دیاریکرای لە نێویشیاندا بۆ قەتەر دەمێ بزانم پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چیە بۆ بەربوومەکانی دیکە کە بازاری لەم جۆرەیان بۆ دروست بکرێت و بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان. بەڵێ دیارە ئامانجی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بریتە لە دابینکردنی خودبژێوی گەیشتنە ئاستی خودبژێوی بۆ سەرجەم بەرهەمەکانی سۆزە و میوە و بەرهەمەکانی پەلەوەری لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دابینکردنی پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و کۆمەڵی میکانیزمی بۆ دانراوە سەبارەت بە هەناردەکردنیش میکانیزمی هەیە بۆی کوالیتی و ڕێکاری پێویست بۆ بگیرێتەوە لە سەرەتای کابینەوە وەزارەتی کشتتوکاڵ بەرنامەی بووەکەوە تام و سێژی بەرهەمەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و پاڵپشت بە ئەو داهێنانەیە کە لە کشتتوکاڵدا دەکرێت هەناردەی بەرهەمەکان بۆ بازارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکە لە سەرەتای 2020 و 2021 ئێمە بەرهەمی ناوخۆیمان لە چەند ئایتیمێکدا بە تایبەتی هەناردەی دەرەوە بازارەکان کردەوە بە شێوەیەکی باش پێشوازی لێکراوە لە دوایین هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستانیشکەوە وەزارەتی کشتتوکاڵ کاری تێدا کردووە و دەستپێشخەری تێدا کردووە و بەیانی کردووەکەوە دەمانوێت هەناری هەڵەبجە و ئەو بە ئایتمانەی تر ئەو بەرهەمانتری کشتتوکاڵی بە بڕاند بکەین و بازاری ناوخۆ بازاری دەرەچی بۆ دابین بکەین کەوا لە دوایین جارکەوە لەسەر ئاستی بازارەکانی ئیمارات پێشوازی لە بەرهەمی ناوخۆی هەناری هەڵەبجە کراوە دیارەکە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش گرنگی بۆ بابەتە دەداتن وەزارەتی کشتتوکاڵیش بەدوام زەخر لەسەر بابەتە دەکاتەوەکەوە ئەمە پرۆژەیەکە دەمانوێت جگە لە هەنار بووە پێشتریش چەندین بابەتی تریش هەبووە کە بەرهەمەکانمان هەناردەی کردووە و هەوڵ دەدەینکەوە بازار بدۆزینەوە بۆ بەرهەمی ناوخۆی جوتیاران بە کۆلیتیژینی بۆ بکرێت بۆەوەیکەوە ئەوەی کە ئێستا فیدباک هەیە لەسەری خۆشتان دەبین کەوا لەسەر ئاسی میدیا زۆر گرنگی پێدراوە هەناری هەڵەبجە و هەناری ناوخۆی هەرێمی کوردستان پێشوازیی زۆر باشی لێکراوە ئەم پێشوازی ژوا دەکاتکەوە سەرکەوتنی ئەو بابەتە ڕابگەێنین و هانی جوتیاران بدەینکەوە زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆی بدەن و پرۆژەی بەرهەمی ناوخۆی فراوام بکەین جگە لە هەنگاونان بە دابینکردنی خودبژێوی پێویستەکانی ناوخۆ و کاتێک بەرهەمەکانی ئێمە لە بازارەکانی دەرەوە لەسەر ڕەفی بازارەکانی دەرەوە دەبیندرێ ئەمەش هەنگاویشی تری وشانە و ژێرخانی ئاوری کشتتوکاڵێکەوە دڵخۆش دەبین بۆیکەوە دەتوانین لە ئاسی دنیادا بەرهەمەکانمان پێشکەش بکەین کەەوە هەنگاوێکشی گرنگە بۆ ئاسایشی خۆراکمان بۆ زمانی بڕی ئەو هەناری کە لەم بە بازارکردنەوەیە ساختکرایەوە بڕەکەی چەند بوو کاک هیوە و قازانجەکەشی بە هەمان شێوە چنێک هەم بۆ حکومەت هەم بۆ جوتیاران یعنی بەپی پێویست بوو ئەگەر باس لە ئامارێکی دروستی ینی دیاریکراوە مەنووسیش نەکرێت بۆی کە بە دیاریکراوی پێتان بڵێم ئێمە ساڵانە لە هەرێمی کوردستان نزیکەی 72,000 تەن هەنار بەکاردێنی لەوەیاندا نزیکەی 45 تا 50,000 تەن لە بەرهەمی ناوخۆیدایە لەو کاتێک کە مۆسومی ناوخۆی بەرهەمی سەوزە و میوە پێڕادەگات ئێمە بەرهەمەکانی ناوخۆی بەشی داهاتی ناوخۆی دەکات لە هەمان کاتدا بەڕێکاری گرتنەبەری باج و دانانی باز لەسەری بەپێ ڕۆژمێری کشتتوکاڵی زیاتر لە 25,000 تەن هەناریش هاوردەی بازارەکانی ناوخۆی دەکرێت بەڵام ئەوەی کە هەناردەکراوە بە میکانیزمێکی پێشکەوتو لە ئێستادا وەکو ئاستی سەرەتاییدا چەند هەزار تەنێکە کە
کە ڕێکاری بۆ گیراوەتە بەرەوە بە سەرکەوتوی پێشوازی لێکراوە داهاتەکەی زیاترە لەو داهاتی ناوخۆی کە پێشبینی بکەین لەو نرخێکە لە بازاری ناوخۆی هەرێمی کوردستان دیاری کراوە. باش ئاماکەمە دوا پرسیار کاکیوە سەبارەت بە پلانەکانی وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ گرێبەستێکی دیکە دەکرێت لە داهاتوودا لە برژەوەندی جوتیارانە لە ئایندێکی نزیکە؟ بەڵێ ئەگەر باسی گرێبەستەکەی ئەمڕۆی وەزارەتی کشت و کاڵیشتان بۆ بکەینەوە لەگەر گروپی گرین ئێسلاند کە ئەنجام درا بۆ دروستکردنی گەورەترین ناوەندی توێژینەوە و پەرەپێدانی کشت و کاڵی کە نەک لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق تەنانەت یەکێکە لە گەورەترین براندی پەرەپێدانی کشت و کاڵی کە WHC World هۆرتی کە سنتەر کە لەسەر ئاسی جیهاندا هۆڵەندیەکان بەرهەمهێنانی بۆ دەکەن لەسەر جگە لە ئەم پرۆژەیەکەوە دەبێتە ناوەندێکی گرنگی فێرکاری و توێژینەوەی کشت و کاڵی هەروە ڕەخساندنی بازار و بەهێزکردن و زیادکردنی داهات و ژێرخانی ئابووری لە کشت و کاڵ بۆ ئەم بەرنامەی و بۆ کۆی بەرنامەکانی تر وەزارەتی کشت و کاڵ ئامانجی ئەوەیە ئەو کارنامەیە کە تا دابەشی کردووە بۆ پلانی بۆ داناوە بریتە لە دابینکردنی هەڵی کار کە لە ڕێگەی پرۆژه یاسای سەرپەرشتیارانی پرۆژە کشت و کاڵەکان لە یاسای ژمارە 20 کە ئێستادا ئیشی لەسەر دەکەوە لە ئێستادا لە لیکەی دیژنێکی باڵاوە ئیش لەسەر ئەو دەرچووە بە ڕێزانەی کشت و کاڵی ڤێتەرنێری دەکرێت بۆی ماوەیەکی نزیک بوویان خەینە سەر کار کە ئامانزمان هەڵی کارە ئامانزمان دابینکردنی ژێرخانی بەهێزی خودبژێوی و دابینکردنی ئاسایشی خۆراکە هاوتەری بە ڕوبەڕووبوونەوەی ئەو وشکە ساڵی و قەیرانی ناهاوسەنجی کەش و هەوا لە جیهاندا ڕوودەدات وەزارەتی کشت و کاڵ دەیەوێت بە گۆڕانکاری تازە بە تەکنۆلۆژیای تازە جوتیاران ڕابهێنێ بۆی بتوانین فرەچەشنی کشت و کاڵی بکەینە مۆدێلێکەوە کشت و کاڵ ببێتە داهاتێک بۆ بەدیلی نەوە لە کوردستان چونکە هەرێمی کوردستان هەرێمیشی کشت و کاڵیە و کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی کشت و کاڵیە و هەرێمی کوردستان ئەگەر جوان ئیسtismار بکرێ سوود لە کەش و هەوا و لەباری زەویەکەی وەربگیرێ دەبێتە سەبەتەی خۆرهەڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بەڕێز هیوا عەلی بەڕێوەبەری ڕاگەیان و پەیوەندیەکانی